سڵاوتان لێبێت ئەمڕۆ تۆزێک دوورەکەینەوە لە ژیان باز لە مردنەکەین بەڵام بەر لەوەی بەرنامەکەمان دەست پێ بکەین هیوادارین مناڵەکانتان بە دوور بن لەم بەرنمەیە بۆی کە مناڵ دوور بێ لە بیرکردنەوە بەرامبەر بە مردن ئێمە چاوەڕێیەکین تا مناڵەکان دوورەکەونەوە. هەرگیز بیری لە مردنی خۆ کردوتەوە بیری کردوتەوە ئێوارەی کە تۆ ئەمریت گەڕەکەتانە بێت چۆن بێت ماڵەکەتانە بێت چۆن بێت هاوڕەکانە ئەبێت چۆن بن شارەکە بێت چۆن بێت تۆ بڵێ وەکو خۆیان مابێتن. ئایا کێمە ئینە سەرگۆڕستان بۆ لای مردوەکانمان هەستمان پێیەکەن ئەمان بینن ئەمە پرسیارێکە زۆر جار لە مێشکی هەمومان ئەم پرسیارە ئەمێنێتەوە تا ئێساش بێوەڵامین تۆ بڵێ مردن چۆن بێت. الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا وبيهون عرض إشلامو دبنا بنتتين شلوم غارت وشوفتن Yerani hautjun unognerun vasen sie anom astu zobortiner bidigonchvin ئەمە و شوێنەیە کە جەستەیشی مردوو لێرا ڕاکشاوە و مردوو شۆرێک گێت پاکێک کاتەوە مردووە تاوەکو ئامادەی کات بۆ سەر قەبران. پاگەی شۆ لای ڕاستەوە هەموو گیانی شوی جوان ئەگەر پاک بوو تۆ زەلام چۆن خۆدەشیت احتیاتیە ئەگەر خۆشەوە وەک زەلام چۆن وسڵ خۆدە وسلی خۆ دەرەکەی ئای نوێژی بیاگەی دەزۆژی بۆگری هیچی کەیتیان نیە. بڵێ ئەم کە کاتێک مردووەکە شویت قورئان وشتی وا خوێنی لەکاتە قورئان خوێنی ناوێ نەخێر دوای شۆڕەکەی بۆ ڕاخەی کفن و دوفنێکی جوانە پێش تەسلیمی سەحابەکەیتەوە. مردوو شۆرین واجبە واجبێکی سەرەکیە زۆر ئەی بە خەڵک سەیرێکی جەماعەتێکی زۆر دێت لە پڕ ئەڵێ وەڵام مردوو شۆرێکمان دەست ناکەوێت زۆر ئەی بە بڵێ مردوو شۆرێکمان دەست ناکەوێت خۆی شەرعەن دروستە کە نزیکترین کەسی بیشوە ئەگەر کوڕی هەیە با کوڕی باوک بشۆرێ با باوک کوڕ بشۆرێ با برا بشۆرێ خۆی چۆنە شۆرێ هەر ئەی نەنسا من مردوو شۆر نیم. بەڵام ئەوەندەی لە مامۆستا بەڕێزەکانەوە بیستومان و داپ و نەدیدی خۆمان کە ئاوا بووە هەر کاتێک جەنازەیەک بوو ئەمە تەرتیبمان کردووە ئەم شوێنە پاک ئەشۆین ئاوێکی جوان گەرمەکەین ئاوێکی پاکی پێگەرگەرمەکەین ئەنجا ئێنین لەم شوێنەیان ڕای ئەچێشین بە سابوونی ڕقی دەستچێشی دروست دەکەین مرد و شۆرەکە سابوونی ڕقی بەکارەهێنێ لەبەرەوەی زۆر جوان چۆن احتیاتی خۆ مەسەن بۆچی بۆ بەنەریتێک جوانترە نەگبووە هەر سابوونێک بێ احتیاتیە بە سابوونە ڕقیەکەی ئەوەی چۆر احتیاتی خەڵک زیاتر ئەمیەتی پێدا ئەنا ئەلموهیمە شۆرینەکە ئەسێ وەختەکەی گەرمە ئاوەکەی نابێ زۆر گەرم بێ ئاوێکی احتیاتی بێ
لێرە دەستەکەی بە شۆرینی هەڵی ئەدروشکێنی ئاوا دوو زەلام ئەم لاولایەگرێ نزیکترین کەسی خۆی با لەگەڵ یابێ لەگەڵ ئەو مردوو شۆرەیە خوا جەزایان باتەوە عەرز دەکەم جوان جوانەی شۆری ئاو لای ڕاستا بیاکەی دوای ئەوە عەرزی بە خزمەت دەکەم بە نیەتی دەستنوێژ بە نیەتی وەسڵ وسلی دەرەکەیت و بە نیەتی دەستنوێژ مەسینێ ئاوی پاشی بێگەردی پیاکەی دوایی لەسەر ئەم تاتە شۆرە ڕاکێشی و پارچەیە پەڕۆ بە عەورەتیادێ کە شێوەیەشی ڕێز و احترام ئەنجانی بە خاولیەک ئەم جەنازە پاکەیتەوە هەر لە دوای ئەوەی کە مردوویەکە شۆرێت پاشان ئێنێتە ناو مزگەوتەوە و کفن و دفن ئەکرێت و لە ناو تابوتێکە ڕاخرێت خزم و کەسوکار و مامۆسایینەکان نوێژێکی لەسەرەکەن کە پێش ئەوەی بەڕێ بکرێ بۆ گۆڕستان لە یاسای ئیسلامدا لە شریعەتی ئیسلامدا ئینسان ڕێزێک و پلە و پایی تایبەتی خۆی هەیە هەر لە بیدایەتی دروستبوونیەوە لە ناو ڕەحمی دایکە خوای گەورە ڕێزی تایبەتی بۆ ئینسان داناوە هەتا لە دایکە بێ هەتا گەورە بێ هەتا بێتە گەنج هەتا بێتە پیر و بەو شێوەیە هەتا ئەمرێ لە پاش مردنەکەیشی شریعەتی ئیسلام ڕێزی تایبەتی بۆ ئینسان داناوە لەبەر ئەوەی ئەم گەورەی و ئەو ڕێز و حورمەتە بۆ ئەم ئینسانە بمێنێت و دوای مردنەکەیش خوای گەورە لە ئیسلامدا واجبی کردووە لەسەر شانی مسلمانان بە تایبەتی لەسەر شانی کەسەکانی ئەوانەی کە دەوروبەرین لە دەوروبەری ئەو مردووەن چوارشتی واجب کردووە لەسەریان یەکێکیان لەوانە شۆرینەتی ئەو شۆرینەی کە بۆ خۆتان بینیتان چۆنیە پاشان کفنکردنیەتی بە ئەو جلو بەرگەیان ئەو قوماشە سپێی هەر قوماشێک بێ ئەگەر سپی بێ باشترە تێوەی پێچرێ بۆ ئەوەی کە وسوڵێک و ڕێزێک و حرمەتێکی تایبەتی بۆ ئینسانە ببەخشێ خاڵی سێهەم واجبی سێهەم بەرامبەر بەو مردووە لەسەر شانی خەڵک کە واجب بێ بریتە لە نوێژکردنەکەی زۆر جار لە ژیانە ئەگەر پەڵەیەکمان بەرکەوێت یاخود شانێکە تۆزێ خۆڵایی بێت بەم پەنجانەت ئەیتەچێنیت کاتێکیش لە ناو ئەم قەبرایین هەزاران مێروو کەوکو ئێستا بینیمان لەوێنەکەیە هەزاران پەڵە لە گیانمان دروست دەکات بۆی لە کۆتاییە ببینە مشتێ خۆڵ و هیچی تر خۆشک مردووە دایەک مردووە هەموو کەسێ بیریان نەکات چۆن بیری ناکە ژیانە خۆ کە تۆ خەوتی مردووی کە مردی دنیا گۆڕێت لە مردن نەترسیت؟ نا ئەجا کە تۆ دروست بی بۆ مردن هەیە خۆ تۆ هەروایە تۆ پاک و تەمیزی خۆتە تۆ شتە لەوێ بینی وا لێکەی سڕی لە مردنی شالەوانەیە هەزار خۆڵە تۆ هەرەبی تۆ بەو خۆڵە مردن لای من کۆتاییە زۆر زۆر نزیکنا بەڵام خەڵگەیە مەسەڵەن دۆستە مردووە برادەرە مردووە دیارەوانش کۆتایی بە ژیانیەوە ناتوە کۆتایی بە شەک لە خۆشەویستەکەی تۆ ژاتوە بۆ ئەوان کەسێ مرد لای تۆ وایە خۆشەویستیش کۆتایی پێێت تا کۆتایی دێت تۆ شتێکت خۆشەوە مردن لای من پرۆسسێکە وەک ئەوەی چۆن لە دایگەبی ئاواش نامێنی ئەگەر مردن نەبوایە ئەم کۆمەلگایە لەسەر ئەم زەویە چۆن جێی بواایەوە ئینسان لەم نابێت لە مردن بترسێ ئینسان مسڵمان بێت لە مردن ناترسێ نابێت بترسێ هەمووان ئەمرین ئەو زەلامە چی ڕوحەکەیتیانە ما فەرقی من و ئەو چییە خۆت هەست بە سامێک ناکە هێز بە ترسێک نا لەخوا بەزیادێ ئەو ڕوحەکاتێک کە لەم لاشەیە جیابێتەوە حتمەن فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کورتی ئیشارەتیان پێداوە من ناسمە تەفاسیلەکەی بە کورتی ڕوحی پاک هەیە و ڕوحی خراپ هەیە ئابڵێن کەسێکە لە ژیانی دنیاە باش بووە کەسێکی دڵسۆز بووە کەسێکی پاک بووە کەسێکی ئەمین بووە کەسێکی دڵسۆز بووە کەسێکی وفادار بووە کەسێک بووە کە ئەو بەها ئینسانیەکان پێی ئەنجامی دا لە ژیانی خۆیان و لە مقابلی ئەوەشە سپاسی خوای کردووە خوای پەرستووە کەسێکی مسلمانی ساغی ئاواهی ئەم ڕوحە پاکە بە پاشی ئەمێنێتەوە بۆنێکی خۆشی لێدێ بەرز ئەبێتەوە بۆ ئاسمانەکان و
و مەلایکەتەکانی ئاسمان پێشوازی لێ ئەەکەن و بەو شێوەیە بە جوانی بەڕێک و پێشی پێشوازی لێ ئەکرێ و ئەخرێتەوە ئەو قەبرە ئەنێرێتەوە بۆ ئەو جێگایە و ئەو قەبرەی کە ئینسانی شتێشەیە بەپێی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فراوان ئەکرێ گەورە ئەکرێ لەو تەسکاییە نامێنێتەوە. ئەگەرچی مردن جۆرێکە لەونبوون لە ژیانە جۆرێکە لە نەمان بەڵام کەسانێک هەن لە دوای خۆیانەوە دیارێک بەجێڵن بۆ ژیان دیارەک کە لە ناو زهری هەمومانە لە ناو یادەوەری هەمومانە ئەمێنێتەوە. کاروان عوسمانی گۆرانی بێژیش یەکێک بوو لەو کەسانەی کە ڕۆژە لە ڕۆژان گۆرانی وت بۆم وڵاتە بۆ منیشتیمانە بەڵام ئێستا کەسێکە و ڕەنگە هەربوو بێتە مشتێ خۆڵ و هیچی تر. نقشي دڵمە و نووسمی کە بێ بەش بووم لە نوێژی میحرابی چاوە ئەو دوو چاوەی یاسا بوو ببوونە نیشان و ناوە ببوونە نیشان و ناوە. لەبەرەوەی بەڕاستی مردن خۆی پرۆسسێکە ئەبێت هەموو شتێک سەرەتا هەیە و کۆتایی هەیە هیچ شتێک بەبێ ئەوەی ئێمەش لە ناویاژین ناوەندەکەیەتی لە سەرەتاوە لە دایگەبی ناوەندێکە بەجێهێڵی دوایش مردن بەرەو ڕوویەت و کۆتایی بەو ژیانە و بۆ نەوەیشکەی بەجێهێڵی. بیرم لەوە نەکرێتەوە چێرە دوکانەکەم لە دوای خۆم بەڵام من هەمیشە وتمەوە و کاتێک من مردمیتر کۆتایی هەموو شتەکانە کۆتایی خۆشمە ناوی خۆشمە خەڵگەڵێ ناوەمێنێ بەڵام من ئەمەوەش نامێنێت شکە شتێکی زارەتیە ئەو کەسەی کە ناوی تۆ یانە چێ ئەوە مهمە ئەم کەسەونە دایک پیرۆستترین شتە کاتێ ئێمە دایکمان ئەمرێ بۆی هەمیشە یادیکەین سوێن بە قەبرەکەی خوین. لە شانونامەی ئەحەی کوڕنووە یەکێ لە پرسیارەکان کە ئەکتەرێکی کات بە مامۆستایەکەڵێت مامۆستا ئەگەر لەگەڵ مردووە کابڕۆی لە پێش جەنازەکۆ بڕۆی یاخود لە دوای جەنازەکۆ بڕۆی باشە ئەیش لە وەڵامە ئاڵێت هەر لە ناو تابوتەکەیان نەبیت لە هەر شوێنێکەوە ڕۆی بڕۆ. قەت بیرت لە مردنی خۆ کردوێتەوە؟ قابێ پیا چۆن بیر لە مردنی خۆی ناکاتەوە وەڵات تەمە ناخۆشە. کەسی ئەزیزێ مردووە؟ ئەتەچیت کەسی ئەزیزم مردووە باوکم مردووە دایکم مردووە خوشکم مردووە برام مردووە کەسانی نزیکم زۆر مردووە و تا ئێستاش ئەتوان بڵێم کاریگەری لەسرم هەرماوە. بەڵێ خوشکەزانە بەڵێ باشە تا چنێک ئەم مردنە ئینی خوشکەزاکەت کاریگەری لەسەر ژیانی تۆ بەجێشت وڵی تەمەەن کاریگەری هەیە چۆن خۆ قابلە ئێمە میلەتێکین کوردین و مجارە تۆتێ ئاتویمان هەیە بەرە و یەکتین بە تایبەتی کاریگەری دایکم من لە غەریبی بووم کە دایکم مرد من تەنیا بیر لە مردنی خۆمەکەمەوانێ بە ئاواتەوە دوو کچم هەیە تۆزێ بگەنە تەمەنی ئەوەی کە بکەونە سەر پێی خۆیان پاشان مردن یەخەشم بگرێ کێشە نییە. مردوو ئەبێ بە بەتاڵی بڕات ینی هەر خۆی بڕات لەگەڵ خامەیە. بەڵێ قوربانجان ئەوە تا ئێمە تەسادفی ئەومان نەکردووە زۆر کەڕەتیش لە خزمەتی جەنازانە چوین تا من تەسادفی ئەوم نەکردووە هیچ کەسێک بەتانێک ڕاخا بۆ مردووەکەی مردوو لە غەیری ئەو کفنەی کە زیاتر پێوەیەتی هیچ شتێک لەگەڵی ناچێتە ناو گۆڕ کاتێک کە مردوویەک ئەنێژدێت وانە دوای تەلقین وانە کە مەلاکەش تەلقینی دایات جەماعەت ئەڕۆنە خوارەوە و تاکە کەسی شیلا ئەمێنێتەوە ئەڵێن بۆی ئەم مردووە وابزانام هەست بە ترس نەکات شتێکی وایە. بەڵێ ئەوە هەیە لە کەم شوێنێکەوە هەیە بەڵام هیچ شتێک نییە و لە هیچ سەرچاوەیەکی باوەڕ پێکراوە نییە کە شتێکی وا لەوێ بترسیان نەترسێ شتی وا هەر نییە بڵێ هەیە عنی حەزەکە بمێنێتەوە بەڵام ئێمە زۆر کەڕەتی وا هەیە کەسێکی هەوێ بمێنێتەوە تا ئەستێ نەمانجشتەوە بە ئام ڕۆیشتین و دوای تاڵقین خواحافی زەمان کردوتەوە. کاتێکیش ئەگەر مردووێک مەسەن بکرێتە شۆ کاتی مردنەکەی
لە مزگەوت دادرێت تا بەیانی تا بەرەبەیان ئەم مردووە نوێژی لەسەرکرێوانێ باڵێ مردوو یەکەڕ نوێژی لەسەرەکرێ باقیەکەی لە خزمەتی جەنازە پیرۆزە عرضە دەکەم ئێمە چەند وەختی وا هەیە وەختەکە ناوەختە یا بارانە یا بەفرە یا سەرمایە یا کەس و کارەکەی لە دووریەوە نەهاتووە لە مزگەوتە کە ماڵی خوایە و بەڕێزترین و پیرۆستترین شوێنە لەسەر ئەرزا لە خزمەتی ئەم جەنازە مسلمانەیە دائانیشین ئەوەی کە شارزایی لە قورئان نابێت دەستەکا بە قورئان خوێندن هەر لە ڕاهی خوایە بەبێ بەرامبەر ئەرزی بە خزمەتە دەکەم ئیتر دەستە ئەم خەڵکە گەرێکی خەوی بێ ئیسراحە دەکات تا بەیانی و قەبری و حاضر دەکرێت ئۆختەی لە خزمەتی جەنازە ئەڕۆین و تەسلیم بە خاشیەکەین و خوا سەبووری خاوەنەکەی باتەوە لەگەڵەوەی کە خوا سەبووری هەموو لایەک باتەوە کاتێک کە کەسێکمان لێ ئەمرێت بەڵێ ئەمە و شوێنەیە کە دوا هەمین جار خۆمانی لێ شوێن و ئیتر با بڵین ئەچێ ناو گۆڕەوە یاخۆت تەسلیم بە سەرقەبرانەکەین. الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا وبيهون عودة إشلومو دبنا شلوم هارت وشافته Yerani hautjun unognerun vasen sie anom astu zobortiner videogonschwin. بەڵام قەزەی هەموو کەسێک بۆ خۆشەویستی خۆی ئەسووتێ بەخصوص باوکو و دایک زیاتر یا برا یا خۆشک هەموو کەسێک احتیاتیە دڵی گەرمە بێ ئەگری سبحان الله ئەو گریانە فەرەحیە گێرێ بە دڵیا و شتێکی احتیاتیە بەس نەچێتە قاڵبی بێ شەرعی و هاوار و قەیچێک احتیاتی کەسی نزیشی خۆت ئەمری خوای کردووە باڵێ لەم ماوەیەکی زۆر نییە کە خوشکێکی بە ڕێزی خۆم ئەمری خوای کردووە و لە خزمەتیا بووم و تاوەکو تەسلیممان کردو تەسلیم بە خاکمان کردووە هەست بۆ کردکەیتر ئەمە ئەخیر جارە ئەیبینیت و ڕەنگە من ناخۆشەوە پرسیاری لە بەڕێز نا بالعکس هەموو کەسێک بۆ کەسی خۆی تەسوفێکی خەتایبەتی هەیە بەڵێ هەموو کەسێک بۆ کەسی خۆی هەموو مسلمانێک بۆ کەسی خۆی ئەکوڵێ دڵداخیشە جەزا بەڕاستیەکەی کارەساتێکی زۆر دڵتەزێنە بەڵام دەسەڵاتمان نییە لە بەرکاری خوایە و ئامادەبی نەبێ بۆ مردن و ڕەزابین بە قەدەرەکانی خوا ئەنجینا بەڵێ مردن ناخۆشە کە ڕاستەوێت کە کەسێک لە دەست دەرەچێ وا ئەزانی هیچ شتێکت نەماوە ئەمە شتێکی زۆر احتیاتی بەس لەگەڵ ئەوشابێ بگەڕێنەوە بۆ لای نەشەرعیەکەی باوەڕمان بە مردن هەبێ و باوەڕمان بە قەزا و قەدەر بێ و کە هەمووشمان ئەمرین و ئینا لله و ئینا ئیلیه ڕاجعون هەمووی بێ بگەڕێنەوە بۆ لای خوا و کل نەفس ذائقەة الموت و خوا لە قورئانە فەرمێ هەموو نەفسێک ئەبێ بمرێ و ئێمەش ئەبێ باوەڕمان بە مردن بێ و دایمیش خۆمانی بۆ ئامادە بکەین ناقمان نییە کاڵین ژیان پڕە لە جەنجاڵی پڕە لە ژاوەژاو پڕە لە دەنەدەن ئەوە تا لێرە گوێمان لە بێدەنیە بێت یاخود بێدەنیەکەیە کە کەشی ئێری داگیر کردووە کە سەقەبرانە چونکە لێرە ئینسان هەر مشتێ خۆڵە و هیچی تر.
هەرگیز لە مردن نەترساوم چەندەها جاریش ڕوبەڕووی مەرگ بوومەتەوانێ بۆ مردنی خۆ گریاوی نەگریاوم بەڵام بیر لەوە کەمەوانەیە کە بڵێم ئەبێ و ئازیزانەی کە لە منەوە نزیکن حاڵیان چۆن بێ دوای مردنی من کەواتە ئەم شتای وونە لای من کۆتاییە مەرگ یعنی کۆتایی باش ینی لای تۆکو مردن وەکو خەوێک وایە و لەبیرە چێتەوە کەواتە بەتاکید خەونێکی زۆر قوڵیشە چۆن زۆر کا شاعرە لە خەونی شاعرانە هەیە یا مەسەن خەیاڵێکی بێکۆتایی منیش واستەکەم مەرگەوەیە مەرگ کۆتاییە بەڵام بێ کۆتاییشە لە بیرکردنەوەیە بیری لە نابێ بیری لە بکرێتەوە بەرا باوەڕێ بەوە هەیە کە ئینسان بێجگە لە ڕۆحی ئەبێتە مشتێ خۆڵە نا ئەو گۆڕەیە و هیچی تر من باوەڕم وایە بە ئوسوڵەش مشتە خۆڵەکەش نامێنە سعات دیاری نەکراوە بۆمانەوەی مردوو هەر مردوویەک هەر کەسێک هەر ئینسانێک مرد هەتا زوو تەسلیم بکرێ باشترە هەتا زوو بشوەرێ و کفن بکرێ و دوێنژی لەسەر بکرێ و ببرێ بۆ سەر قەبران ئەوە خێری زیاترە و باشترە و چاکترە لەبەرەوەی ئەو جەنازەیە لەبەرەوە ئەو مردووە تووشی حاڵەتی بۆن و ئەو بابەتانە و ئاوسان و ئەو شتانە نەیە لەبەرەوە تا زوو بنەژرێ باشترە وابزان بەردێکی قورسی لەسەسکی دانرێت ئەگەر زۆر بمێنێتەوە ئەو بەردە بۆ ئەوەیە کە لە کاتی مانەوەی ئەو جەنازەیە عادەتەن مردوو وردە بەرەو ئاوسان ئەچێ ئەگەر زۆر مایەوە لەبەرەوە قورساییەک بخرێتە سەرسکی بۆ ئەوەی نە ئاوسێ و گیانی تووشی ئاوسان نەبێ ناترسم کابرا بری ناریان حادیسیان زرێزمێ زۆر مردوشۆر پرسیان لە کابراکە ئیزعاجەکە بەچی مردووە و چێلیەوە چی بوو ئەمەوانە من لە مردوشۆرم بیستوە ئەڵێ بزانم بەچی مردووە تۆ کە زۆر مردوو شۆردووە بە یەک ڕستە مردن لای تۆ چییە؟ وڵای مردن ئاسایە لای من هەمە هەرە مرین شتێنێر دەسی دەرچیت ئایا مردم تۆم بەگەنجی پیریش نییە من زۆر باوەڕم بە مردن هەیە و دایمیش ئامادەی مردن و هەموو کەسیشە بێ بزانێ هیچ کەسێک لە دەستی مردن ڕزگاری نابێ ئافرین بۆ ئەو کەسەی مردنی لەبیرە و دایم مردنی لەبەر چاوە ئەس کەسێک مردنی لەبیر بێ گەورەترین مۆعیزەیە و هیچ کارێکی خراپەکاری ناکا و مردن زۆر احتیاتیە و هەز کاسێکیش دێ بە خێر بێ و ئامادەی مردنیشین و لێشی ناترسین نووسەرە جیهانیەکان یاخو نووسەرەکان زۆر لەسەر مردن شتیان نووسیوە یەکێک لەو نووسەرانە ویلیام شکسپیرە کە لە شانۆی هاملێتە لە زاری هاملێت وڵێت ئەمرین ئەنوین و هیچی تر تۆ بڵی مردن وەکو خەوێک وابێت خەوێکی ئەبەدی ئەنتوان چیخۆفیش لەسەر مردن ئەڵێت ئای لەم ژیانە تاڵە کە ناخۆشترین و تاڵترین شتەوەی لەم ژیانەیە و ئۆپێرا بە شکۆمەزنی کۆتایی نایەت بەڵکو کۆتاییەکەی تەنها بە مردنیەت جگە لە مردنی شوم هیچ پاداشتێکی گەورە نادرێتەوە کەسانی کە ژیانیان بە ڕەنج و ئازارەوە گەیاندێتەوە کۆتایی ئێمەش لێرەیە لە کۆتایی بەرنامەکەیە ئەخوازین تەمەنی هەمووتان درێژ بێت و ئەم بەرنامەی کە باسیشمان کرد تەنها شتێکە بۆ بیرکردنەوە لە مردن کە ئێمە ئینسان ڕۆژە لە ڕۆژان ئەکەوینە بەر ئەم قەدەرە تەمەنی هەمووتان درێژ بێت بەخواتان ئەسپێرم ئەتان بیرمەوە لە ژیانە قورسایی زەویان نایە سەر ئەم جانە لاوازەم و نەمردم مۆرفینی پەژاری ئاهاتی مەسیحیان ڕژانە ئەم هەموو ئاواز و گوێگرتنە و نەمردم سەدان جار بە خاچی تاواندا داکوترام سەیرە هەر نەمردم بۆ ئەزمون لە بنکەی ئەتۆما تەقێنرام کەچی هەرمام نەمردم بەڵام ئاخ ڕۆژێک دێت ئەم گیانە پڕدەنگ و پڕەنگە بمرێت و چاوانێ لێک بنێت ئەمرین و جیهانی شەروەکو نەبوو بێت وهایە بۆیە جێی خەم نییە نازانین تەماشای قەشەنگی سروشت و گوێگرتن لەم هەموو ئاواز و تەلیسما خۆی چییە